چەند بابەتێک مناقشە کردن ئێکشوان کو ئەو جهێن هاوبەش وەکو قەزا شێخان و قەزا بەردەڕەش هەندێک پێداویستی هەنە وەکو محەتەی 132 بەردەڕەژی مۆبایلێک جەنابی ئازدا تیمی خواک و کار سەربێتەکردن و ئەvێ کێشەیە چارەسەر بکەن هەروسا بابەتێکی دیترێک و قەرزە یابانی پرۆژەیەکل سەر قەرزە یابانی و عێراقی هەمی ڤەیگرێدایە و محەتی دێرالوژی ئێکشوان پرۆژانە ئەژبەر و ئەف گۆڕینا نرخێ یانی لەگەل دولاری هەندێک بودجاوی یاکێن بووی ئەوژی جەنابی گوتی و دێکال سەرێتەکردن و ئەو کێماسیاکەتێ تێدا ئەوژی بێتە چارەسەرکردن هەروسا بابەتێک و چەندین کەمپ و ئەڤەژی دەفمەیە هەین و ئاوارە برایەتمانە و توەختێ پشتی 2014دا هاتین کەمیەکە کارە بێ بۆوانژی چیت ئەو ژیلدیف شیانێت وان وەکو شەبەکە بشێن تعویزێکە ئەvێ کەمیە بێتەکردن هەوڵە دەین هەردوو لامانی شاڵا ئەو هاوکاری و تەعاونێک کە هەیە لە بواری کارەبا پەرەی پێ بدەین پێویستمان بە یەکتر دەبێ عێراق سیستمێکی یەکی کارەبایە بە هەردوو هەوڵ دەین ئەو سیستمە یەکتر باشتر تێکڵاو یەکتر بکەین وەسوول لە هەردوو لاوەر بگیرێ هەرکو فەرمووی کۆمەڵی کێشیان هێلە و ناوچانەی کە جێناکۆکەوە تووشی کێشەی زۆر بوون کارەبایان پێویستە ئێمە لێرەی ئازماندا بەم بەرەبەر گشتەکان لە ماوەیەکی کەمەڵبیان چارەسەر بکەن مەخمور و شێخان و دێرلوک ئەو ناوچانە هەندێک کێشەی بەڵتی تریان هەبوو لە مەجای قرزی جایکا و بۆیان جێبەجێ دەکەین ئێمە لەسەر نەفەقەی وەزارەتی خۆمان لە بەغا هەروەها ئیسفادەکردن لە تەجروبەی ئیقلیم لە مەجای سمارت میتەر و ئەو کارانەی کە کردوانە و لەو بۆرە بەڕاستی پێشکەوتنی چاکیان بەدیهێناوە ئێمە لە عێراقا تەجروبەیەکی نوێترمان هەیە